جارە زیاتر باز لە تەنگژەیەکەکەین کە تەنگژەیەکی کۆمەڵایەتیە زیاتر لە دید و تێڕوانینی ئیسلامیەکانەوە کە ئەڵێن هۆکارەکانی پەیدابوونی تەنگژە کۆمەڵایەتیەکان لە باشووری کوردستان. تەنگژە کۆمەڵایەتیەکان مەبەستم لە هەرچی ئەو سیفەتانە ئەو کێشانە ئەو مەسائلانەیە کە لە ناو کۆمەڵگەکەیە دروست بوون لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی خێزانی، مارەکردن، دەست لێک بەردان، نەفەقە، ئەوەی پەیوەندی هەیە بە پەروەردەی مناڵ، پەیوەندی هەیە بە دۆستایەتی، خزمایەتی، دراوسەیەتی، کەسوکار گەورە و بچووک، شین و شادی، هەرچی شتێکەمانەی علاقاتی کۆمەڵایەتیە ئەو تەنگژانەی کە لێرا دروست بوون و هەمووشمانە ناڵێنین بەدەستیەوە، چونکە ماڵ نییە ئێستا لەسەر بنەما ئەخلاقیەکان کێشەی تێنەکەوتوێ، یان لەسەر ئەو ڕێسایانەی کە لە ئەساسە ڕێسایکی کۆمەڵایەتی قوبوڵن. بۆچی هەمووی شڵەقاون؟ بۆچی هەمووی هەڵتەکێنراون؟ زۆر کەس ئەم شەکوایە دەرەبڕێ بێ ئەوەی بگەڕێتەوە سەرەوەی کە ئەسڵی بەرنامەجەکان لەکوێوە هاتوون، بۆچی وا تێک چوون. من ئەمەوێ بیرمەندە مسلمانەکان بدوێنم، هەروەها بیرمەندە عەلمانیەکانیش کە خەمی بارودۆخەکە ئەخوازن و کە لاسەنگیەکی کۆمەڵایەتی دروست بووە. ناشکرێ هەموو شتێک هەر بڵێن و سەبەبەکە موچەیە. بەڵێ کوردی ژەڵێ ئاشتی ماڵ کاسەی پڕ ئاشتی ماڵە، بەڵێ ئەو گومانی تیانێ وایە. بەڵام ئەگەر خەڵک دەوڵەمەند بوون و بەڵام کەسیان پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز نەبوو، شیرازەی خێزان پساو بێ، ڕێزگرتنی یەکتری نەبوو، نە بەپێی قانون نە بەپێی نەریتێکی کۆمەڵایەتی، ئێوە کاتە خۆ دڵخۆش نابن، چکە کامەرانیشە بێ بزانین لە کوێوە دێ. مەبەستم لەوانیشە بیرمەندە عەلمانیەکانیش کە بیرەکەنەوە لە کۆمەڵگەکە بوای لێ بەسەر دێ، چونکە ئەمە زیانەکە لە هەموومانەکەوێت. ئێمەش و ئەوانیش بیرمەندە مسلمانەکان و بیرمەندە عەلمانیەکانیش ئەوە ئەزانن کە دەرچە کۆمەڵایەتیەکان لە سەنگی دابوونەریتی کۆمەڵایەتین کە پێوترێ قیەم. دابوونەریت بەشێکە لە قیەمەکە، چونکە تۆ تەماشای کۆمەڵگەکەشەکەی ئەڵێی چی عەیبە، چی جائیزە، چی نابێ، چی ناشێ، چی شیاوە، چی مەدحکراوە. ئەنجا نرخ بۆچی دائەنرێ، بەهاکان هیچین بەها کۆمەڵایەتەکان. بە سەرجەمی ئەمانە ئەوترێ قیەم. قیەمیش بەشێکە لەوەی کە مەدرسە فەلسەفیە جیاوازەکانی پەروەردەکاری لە کۆنەوە قسەیان لەسەر کردو. ئەوەی کە میسالیەتە، ئایدیالیزمە، ئەوەی واقعیە، ماتریالیزمە، ئەوەی کە نەفعیە، گەڕە بە دوای سوودە، وەکو پراگماتیزمی ویلیام جێمس و جۆن دەیوی، و ئەوەی تر کە وجودیە، وەکوی ژان پۆڵ سارتەر و سیمۆن دی بۆڤوار و هەروە ئەوانەی ترکە لە سەریان نووسیوە. ئەنجا مەدرسەکانی تری فەلسەفی تری، مەدرسەی تەجدیدی و مەدرسەی تەقەدومی و مەدرسەی مارکسی و مەدرسەکانی تریش. ئێمە کەمتر ئێستا باس لە مەدرسە سۆشیالیستێکە یان مارکسیەکە ئەبیستین، باعتیبار لەبەرەوەی پوکایەوە کاریگەری زۆری لە کوردانەما، ئەگەرچی کاریگەری بنەما قیەمیەکانی لەناو کۆمەڵگەکەیە بەجێهێشتووە. ئەو کەسانی کە لەسەر تەربیەتێکی مارکسی دروست بوون، لەسەر فەلسەفەی مارکسی ڕوانیانە گەردوون و ئینسان و ژیان، ئەوانە لە ئەقلی باڵتنی دەستە جەمعی خۆیانە وەلەو بوو بن بە لیبرالی، بەڵام ئەو ئەساسیاتانیان هەرماوە. چونکە ڕوانینیان بۆ نمونە بۆ خێزان ئەگەر لە کتێبەکەی مارکس و ئەنجلسەوە ڕوانی بێتیان کە باز لە ئەسڵی عائیلەکە، ئەوە لە ئەقلی باڵتنیانە هەرماوە. بەڵام ئێستا لە ڕوانگەیەکی لیبراڵانەوە تەماشای خێزانەکە.